مع صرف رواتب خانەنشینانی هەرێمی کوردستان هۆشداری جدی دەدەنە حکوومەتی ماوبەسەرچوو ئەگەر کێشەی موچە پلە بەرزکردنەوە و گەڕانەوەی سەرجەم و چەفەوتاوەکانیان بۆ چارەسەر نەکرێت دەست بە خۆپشاندان دەکەنەوە. ئەوان داوای جێبەجێکردنی دەست بەجێ یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق لە کوردستان دەکەن تا شایستەدارەیەکانیان بە تەواوی پێ بدرێت. کۆمەڵێ معانات و کۆمەڵێ ئاریشەمان هەیە کە هەندێکیان کۆن و چارەسەر نەکراون و هەندێکیشیان دروست دەبن و چارەسەری بۆ نادۆستنەوە بەهۆی خەمساردی بەهۆی بەڕاستی خۆماندوو نەکردن بەهۆی ڕاستی نەوتنەکان زۆر غەڵەت و زۆر شتی تر ڕوویداوە و زۆر مافی ئەمە خوراوە. یەکێک لەو مافانە نەک هەر ئەم ساڵ کە ساڵی 2026 بەڵکو لە ساڵی 2025ەوە ئێستا خانەنشین هەیە ئالەم لەم کۆڕاوەستاوە ساڵێک و 8 مانگە موچەی وەرنەگرتووە لە پار مانگی کۆتایی دوانزەی 2024 خانەنشین بووە تەواوی موچەی 2025 و هەندێک مانگەکانی 2026 وەرنەگرتووە. خیاراتی زۆرە بەڕاستی لەوانەیە برژێنە سەر جادە دەیان هەزار خانەنشین مەغدورە لەوانەیە بەڕاستی سکاڵا بکەن. بەپێی وتەی خانەنشینان کەسانێکان زیاتر لە ساڵێکە تەمەنی خانەنشین بوونیان تێپەڕیوە بەڵام موچەی ئەو ماوەیان لای حکومەت دەستی بەسەردا گیراوە و پێیان نەدراوە بۆیە داواکارن هەموو ئەو موچە زەوتکرا و فەوتاوانەیان بۆ بگەڕێنرێتەوە کە بە ڕەنج و خزمەت بەدەستیان هێناوە. یەکی 2026 تەقاوت کراین مان 1 و 2 و 3 و 4 بە هیچ شوێک دیار نییە لە دوای تەقاوت. بەڵێ ئی هەمووی وایە ئەو جیلە یعنی ئێمە مالیدی 65 یەکی حوتی 65 ینی دەوێت چیان پێوەست بکەن موچەکانتان بۆ گەڕێنینەوە دواتێ وەڵاهی تا دوایەوە کە موچەکەتان بۆ بەسرایە هەر و توانە جارە ئەمرمان پێ نییە خۆی لە کتابەکان نووسراوە کە لێ لە خانەنشینی قایمەکەم بینی هەڵەیە بۆمان بەستون بەڵام پارە نییە بتان دەینێ تر ئەمە قسەیەکە ئەم قسە وایە ئەم قسە وایە یا ئەم پارەیە بۆ شوێنێکی کە ئەچێ. ئەی ئێوە ئەنی پرسیاتان نەکردو ینی لە لایەنی پەیوەندیدار ئەو موچەیە کە بەسراوە بەرمونە لە وەزارەتی دارایی بێ یا لە خانەنشینی بێ کە مادەم بەسراوە پرسیاتان لێ نەکردو بۆ کوێڕ هەڵێ نازانی ئەمەش نازانین هەڵێ ئەوەی لەسەر ئێمەیە قایمەمان کردووە بۆ نمونە من قایمەکەی خۆم کە چوم لێم پرسین 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 هەر شەشیان بە یەک قایمە بەستووە و کۆکراوەتەوە بەڵامی ترڵێ ئەوەی لە دەست ئێمەیە ئەمەیە. ئەگەر وەڵامتان نەدەنەوە ئێستام ڕۆیە گربوونەتان کردووە هەنگاوی دوای ئەوەتان چیە؟ ئەگەر وەڵاممان نەدەنەوە بێگومان یعنی دوای مانگی دوو مانگیکە بە ئومێدی ئەوەی هەم گردبوونەوەیە بکەین و داوای مافی خۆمان بکەین. داواکاری خانەنشینان بۆ گەڕانەوەی موچەکانیان جەختکردنەوەی لەسەر مافێکی یاسایی و شایستە ناچارکردنی ئەم توێژە بە تەمەنە بۆ هانابردن بۆ شەقام ئاماژەیەکی ڕوونە بۆ بێباکی دەسەڵات و بێمنەتیان بەرامبەر ساڵانی خزمەتی ئەوان. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی. المتقاعدين في الإقليم يعانون من جراء هذا وهذا حق وأيضا أريد أن